مناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ناکۆکی پارتیویکێتی هەروە چارنووسی حکوومەت و پەرلەمانی کوردستان دەکەین. قسە لەسەرەوە دەکەین دوای 19 مانگ بۆچی چارنووسی حکوومەت تاکو ئێستا هەروە چارنووسی پەرلەمانی کوردستانیش دیار نییە و ئەمڕۆ سەرۆکیەکێتیش لە دیدارێکدا لە سلێمانی باسی لەوە کرد کە حکوومەتێکی وەکو پێش و دروست نابێتەوە. ئایا لەمە دووە پەیوەندی پارتیویکێتی لە سەرپێکێنانی حکوومەت چۆن دەبێ، بژاردەکان چین وایە دەکرێت جارێکی بەیەکەوە حکوومەت پێک بێنن یاخود چارنووسی پەرلەمانی کوردستانیش لە بەردەمەوەدایە دەکرێت بە زۆرینە کارا بکرێتەوە یاخود لە بەردەم هەڵوەشانەوەدایە پەرلەمانی کوردستان. هەروە قسە لەسەر پەیوەندەکانی هەرێم داهاتووی پەیوەندەکانی هەرێم لەگەڵ بەغداش دەکەین کە ئێستا پارتیویکێتی بەجیا مامەڵ لەگەڵ بەغدا دەکەن و لە بەغدادش کۆمەڵێک مەلەفەیە تایبەت بە هەرێم پرسی موچە هەیە کە تاکو ئێستا بە تەواوەتی چارەسەر نەکراوە، پرسی خاڵە سنووریەکان و سیستەمی ئەسیکۆدا هەیە، پرسی نەوت هەیە کە دەبێت لەم کابینەی زەیدی چارەسەر بکرێن، پرسێکی تریش کە باسی دەکە پرسی هێزە چەکدارەکانە و داهاتوو هێزە چەکدارەکان هەم لە عێراق و هەم لە هەرێم وایە ئەوەی کە باز دەکرێت ئایا دروستە کە ئەم پرسی هێزە چەکدارانە کە ئێستا لە عێراق هەیە هێزە ئەمنیەکانی هەرێمیش بگرێتەوە. قسە لەسەر ئەم پرسانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بێن، سوپاسی ئامادەبوونت دەکەین. ئەگە سەرەتا سەرنجی بەڕێز بزانین لەبارەی ئەو دۆخە چەقبەستووی کە هەرێم تێدایە خۆتان ئاگادارن 19 مانگە نزیکەی دوو ساڵ هەڵبژاردن کراوە بەڵام دۆخ کاروە خۆیەتی. سەرنجی بەڕێز یاخود دەرچەی ڕزگار بوون بۆ دۆخە چەقبەستووە چییە؟ بەناوی خۆی گەورە لە ڕاستیە سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان ئێمە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک کەسایەتی پرۆژەیەکمان ئامادە کرد دروست پێش جەنگی ئێران، پێش دەستپێکردنی جەنگی ئێران و ئەو پرۆژەیەمان ئاڕاستی هەردوو هێزەکەی دەسەڵات و هێزەکانی تری دەرەوەی دەسەڵاتیش کرد وەجگەلەوەش لەگەڵ کۆمەڵە کەسایەتی ئەکادیمی و ڕۆشنبیری و ڕاگەیاند یعنی میدیایی تاوتێمان کرد و لەو پرۆژەیە لە ڕاستیە ئێمە باسمان لەوە کرد بوو کە ئەو قەیرانانەی بەرەو هەرێمی کوردستانی گرتووە درێژبوونەوەی هەموو قەیرانانی حکومڕانی سی و ئەوەندە ساڵی هەرێمی کوردستانە و وای کردو ئێستا هەرێمی کوردستان گەیشتووەتە هینێک ینی خاڵێک کە ئیتر بەرەو هەڵدێری زیاترە ڕوات و ئەگەر بەباشی مامەڕە لەگەڵ ئەو قەیرانانە نەکرێکە لە هەرێمی کوردستانە هاتوونەتەکایەوە ئەوە بەدڵنیاییەوە دۆخی هەرێمی کوردستان زۆر لەو ساتەوەختانە چێ کە 100 ساڵ لەمەوە پێش کورد بەهۆی نەبوونی یەکگرتوویی بەهۆی نەبوونی ڕۆیایەکی ڕۆشن بۆ گۆڕانکاریانی کە لە ناوچەکەی هاتەکایەوە لە ئەنجامیەوە لە خاریتەی لە نەخشەی ناوچەکە لە دەڕشتنەوەی نەخشەی ناوچەکە دوور کەوتەوە و هیچی بەدەستنێنە. ئەم جارش بەم شێوەیە بڕات ئەوە بەدڵنیاییەوە یەکێک لە گەورەترین زیانمەندەکانی کۆی ئەم گۆڕانکاریانی لە ناوچەکان هەرێمی کوردستانە بێت. چارەسەرکردنی دۆخی هەرێمی کوردستان پێویستی بە پاکێجێکی یەکتر تەواوکەرە، یعنی بە شتی ڕووکەش و بە هەنگاوێک و دوو هەنگاو چارەسەری دۆخی هەرێمی کوردستان نابێت. یعنی بۆ نمونە بە کاراکردنەوەی پەرلەمان یان بە تۆخکردنەوەی دوو ئیدارەیی و زیاتر دابشکردنی هەرێمی کوردستان چارەسەری کێشە و گرفتەکانی هەرێمی کوردستان نابێت، بەڵکو بە پاکێجێکی یعنی یەکتر تەواوکەر لە کۆمەڵێک پرس ئەتوانرێت دۆخی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ، هەر لە گەڕاندنەوەی شەرعیەت بۆ دامەزراوە حکومڕانیەکانی هەرێمی کوردستان لە ڕێی کاراکردنەوەی پەرلەمان و ڕێدان بەوەی کە پەرلەمان بە شێوەیەکی بێلایەنانە و دوور لە هەر دەستێوەردانە کارەکانی خۆی ئەنجام داد، دروستکردنی حکوومەتێکی تەکنۆکراتی نیشتیمانی کە هەموو هەرێمی کوردستان لەخۆ بگرێ، نەک ئەم بەردەوامیدان بەم دەسەڵاتە حیزبیانی کە ئێستا لە هەرێمی کوردستان وەکو دەسەڵاتی دیفاکتۆ مامەڵاکەن، یەک پێگرتنەوەی یان پیشەیی و بێلایەنکردنی هێزە چەکدار و ئەمنیەکان لە هەرێمی کوردستان وەکردنیان بە هێزی نیشتیمانی بۆ ئەوەی
ینی پارێزگاری لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بکەن، نووسینی دەستور لە هەرێمی کوردستان، دانانی بەرنمەیەکی گونجاو بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەغدا و هاواهەنگیکردن لەگەڵ بەغدایە، ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و لە بری دابشکردنی زیاتری هەرێمی کوردستان دامەزراوەکانی حکومڕانی بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستانە دابش بکرێ. ینی ئەمە پاکێجێکی ئاوا ئەتوانرێت دۆخی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ، بەڵام بەداخەوە یعنی هەردوو هێزی حکومڕانی هەرێمی کوردستان بێباکن لەو هەموو گۆڕانکاریانی کە لە دووروبەرمان ڕۆدەن و ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کاریگەری لەسەرمان بەجێ هێڵن و دوور نییە ئەو گۆڕانکاریانە لە ماوەی داهاتووە مەترسی گەورەتر بۆ هەرێمی کوردستان بێن نەکایەوە. باشە کاکتۆرەوەی کە بەڕست وەکو دەواازەیەک دەبینی بۆ ڕزگاربوونی هەرێم، باسی حکوومەتی تەکنۆکراتت کرد. ئایا ئەگەر حکوومەتێکی تەکنۆکرات پێک بێ لەم بارودۆخی هەرێم دەتوانێت قۆناغی هەرێم تێ بپەڕێنێ؟ چونکە باز لەوە دەکرێت کە ڕەنگە بۆ دۆخی هەرێم نەگونجاو بێ، ئایا ئەمە دەکرێت چارە سەرێک بێ وەکو ئێستا لە عێراق بڵێن عەلی زەیدان هێناوە بڵێن کورسی پەرلەمانی نییە، حیزبی نییە؟ جەنابەت خۆت وەڵامی پرسیارەکەت دایەوە. یعنی بزانە عێراق لەو بابەتانەیە چەند پێشێمە کەوتون، ئەوە یەکەم جاریش نییە کە کەسێکێنن هیچ کوتلەی نییە و ئەوە بەڵکو کەسایەتیە کە هەمووان دەتوانن ڕێککەون لەسەری و دەسەڵاتیشی پێدەن حکوومەت تەشکیلەکات. یعنی ئەوە بۆ حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدیش ڕاست بوو، بۆ حکوومەتەکەی مستەفا کاظمیش ڕاست بوو و ئەوە ئێستا عەلی زەیدی ژەبینین بەو شێوەیە هێنان و کردیان بە سەرۆکوەزیرانی عێراق و هەموو دەسەڵاتێکیشیان پێداوە. من نەزانم لە دەرەوەی لە پشتەوەی عەلی زەیدی و لە پشتەوەی ئەو حکوومەتە ڕەنگە هەندێک هێزی کاریگەر هەبن، بەڵام ئەوە خۆشتێکی ئاساییە. بۆیە لە ڕاستیە کۆی ئەو دۆخی هەرێمی کوردستان تۆزێک لە بەرپرسیارەتی پێویستە. لە ڕاستیە هەرێمی کوردستان مڵکی پارتی و یەکێتی نییە بەتەنیا کە وەکو دوو ئیمارەتی خۆیان مامەڵی لەگەڵا بکەن، مڵکی بنەماڵەکانیان نییە، بەڵکو هەرێمی کوردستان مڵکی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، نەک هەر تەنها مڵکی هاوڵاتیانی دانیشتووی هەرێمی کوردستانە، بەڵکو مڵکی هاوڵاتیانی دانیشتووی ناوچەجە ناکۆکەکانیشە، مڵکی هەموو کوردێکە. کاک حەکیمجان ببوورە لە ڕاستیە ئەمەی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەرهەمی 100 ساڵی خەباتی نەوە دوایینەوەی ئەم میلەتەیە، هەر لە سەردەمی شێخ مەحموودەوە بیگرە بۆ هەموو ئەو شۆڕش و ڕاپەڕینانی کە لە دوایی ڕوویان داوە. شکست خواردنی ئەم ئەزمونە لە ڕاستیە زۆر قوڵ کاریگەری لەسەر هەموو کورد لە هەموو پارچەکانی تری کوردستان و لە هەموو دنیا بەجێ هێڵە. بۆیە هەموو ئەمانە ئەبێت بەرپرسیارەتیکی وا بێنێتەکایەوە کە هەمووان لە خەمی چۆنیەتی چارەسەرکردنی و قەیرانە قوڵانە بن کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە. جا ئەگەر هێنانەکایی حکوومەتێکی تەکنۆکرات لە کۆمەڵە خەڵک کە یعنی شارەزا بن لە بوارە جیاوازەکانە ئەمە بێنەتە دی و هەمووان ڕازی بن بەوە بۆ ئەوەی کە دۆخێکی سەقامگیر لە هەرێمی کوردستان بێن نەکایەوە، بۆ ئەوەی دۆخێکی ئاسایی لە هەرێمی کوردستان بێن نەکایەوە کە تایە ئیتر ململانی ئاشتیانە ئاسایی ببێتەوە و ئەو کاتە پارتی و یەکێتی ململانی یەکتر بکەن لەگەڵ هەموو حیزبەکانی تر. ئەو بۆنە یعنی بۆیە ئێمە کە ئەو کەسایەتیانی ئەو پرۆژەیەمان داڕشت ئەزانین چیەکەین و ئەزانین داوای چیەکەین. لە دەرەوەی ئەو هینانە، لە دەرەوەی ئەو چارەسەرانە هەموو چارەسەرێکی نیوە ناچڵ و هەموو چارەسەرێکی ئەکسپایر، هەموو چارەسەرێکی تاقیکراوەی لە ڕابردووە تاقیکراوەتەوە ئەوەندەی تر قەیرانەکانی هەرێمی کوردستان قوڵترەکەنەوە و دوور نیە هەرێمی کوردستان بەرەو هەڵدێر برن. ڕەنگە لە چوارچەوەی بەرنامەکەیە باسی هەندێک بابەت بکەین کە پەیوەندیدارە بۆ بابەت. باشە کاکتۆر بەس باسی کاراکردنەوەی پەرلەمان کرد، ینی ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی جیاوازە لەوەی کە بۆ نمونە پارتی و یەکێتی گەستەگەر پەرلەمان کارا بکەنەوە بەیەکەوە یان پارتی بە زۆرینە کارای بکاتەوە هیچ لە دۆخەکە دەگۆڕێ یاخود جۆرە کاراکردنەوەیکی پەرلەمان بۆم خۆناغا گرینگە؟
وەکو عرضم کردی عرضی جەناب تو بینەرانی بەڕێزم کرد تەنها کاراکردنەوەی پەرلەمان بە شێوەیەکی ڕووکەش و گەڕاندنەوەی دۆخی پەرلەمان بۆ ئەو پەرلەمانی کە بۆ نمونە لە خولی پێشوو هەبوو ئەوە هیچ چارەسەری دۆخی هەرێمی کوردستان ناکات بەڵکو ڕەنگە ئەوەندەی تر قەیرانەکانی هەرێمی کوردستان قوڵتر بکاتەوە یعنی ئێستا ئەگەر پارتی بەبێ یەکێتی بڕۆن پەرلەمان کارا بکەنەوە ئەوە ئەوەندەی تر قەیرانەکانی هەرێمی کوردستان قوڵترە بێتەوە ئەگەر پارتی و یەکێتیش بە یەکیشەوە پەرلەمان کارا بکەنەوە ئەوە هیچ لەو تاس و حەمامەی ڕابردوو لە هەرێمی کوردستان ناگۆڕێ لەو دابەشبوونەی کە لە هەرێمی کوردستان هەیە ناگۆڕێ بۆیە چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە ئێستا هەرێمی کوردستانی ڕوبەڕووی شکستێکی واقعی کردوێتەوە پێویستی بە پاکێجێکی تەواوی چارەسەر هەیە وەگەرنان ئەم نەخۆشەی هەرێمی کوردستان بە حەبی پاراسیتۆل معالەجە نابێت بەوەی کە تۆ بێنی ئەو دامەزراوانی کە هەبوون بەو شێوەیە کە لە ڕابردووە کاریان کردووە بێنی دیسانەوە بڵێ ئادەی هەڵادەی دەست پێ بکەنەوە بەڵام هەروەکو جاران ئەوە چارەسەری دۆخی هەرێمی کوردستان ناکات و هەرێمی کوردستان بەرگەی ئەو قەیرانانە ناگرێت کە ئێستا لە ژێریە ئەناڵێنێ و هەرێمی کوردستان بەرگەی ئەو مەترسیانە ناگرێت کە لە دەرەوە بۆیە وەکو عرضم کردی هەرێمی کوردستان پێویستی بەو پاکێجەیە کە خۆی لە ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان بێلایەنکردنی هێزە چەکدار و ئەمنی و یعنی چەکدارەکانی هەرێمی کوردستان و هەواڵگریەکان و ئەوە ئەگرێتەوە پێشەوەی کە لێت بسەنن بیکەی بەهێزی نیشتیمانی بیکەی بەهێزی هەرێمی کوردستان لە چوارچەوەی دەستوریە ڕێکی بخەی دەستورت هەبێ داهاتی وڵات شەفاف بێ خەڵک بزانێت داهاتی ئەم وڵاتە چەندە لە چوارچەوەی قانونی ئیداری مالی لە چوارچەوەی قانونی موازنە بودجەی هەرێمی کوردستان ڕێک بخرێ پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق لەسەر بنچینەیەکی نیشتیمانی ڕێک بخرێتەوە نەک لەسەر ئەو بنچینە حیزبیانەی کە ئێستا هەیە نوێنەرایەتیەکانی هەرێمی کوردستان لە دەرەوە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە دەرەوە بە شێوەیەکی نیشتیمانی ڕێک بخرێتەوە ئاما ئەتوانێت چارەسەری دۆخی هەرێمی کوردستان کە ئەگینان لەوە دەرچوین لە ڕاستیە وەکو یعنی ڕابردوو هەر بە شتێکی ڕووکەش و یەڵادەی بە نیەت پاکی ومانە چارەسەری ئەو دۆخی هەرێمی کوردستان ببێ و مەترسیەکان زۆر لەوە گەورەترن کە بەم چارەسەر ڕووکەشیانە چارەسەری ئەو دۆخی هەرێمی کوردستان ببێت. بەڵێ دوای دێنێ سەر مەترسیەکان و پەیوەندی لەگەڵ عێراق بەس ئێستا ئەمڕۆ سەرۆکی یەکێتی قسەی کردبوو دە لە حکوومەتێکی وەکو پێشی دروست نابێتەوە ئەگەر بڵین پارتیش داواکاریەکانی یەکێتی جێبەجێ بکات نیوەی حکوومەت لای پارتی بێ نیوەی حکوومەت لای یەکێتی بێ هیچ لە دۆخەکە دەگۆڕێ یاخودەوە پەیمانەتەی یەکێتیونەوەی نوێ کردویانە هیچ لە دۆخەکە دەگۆڕێ ینی بۆ ئەوەی کە بەڕێز دەڵێ ئاساییکردنەوەی دۆخی کوردستان من هیوادارم یەکێتی لەم پێداگریانەی کە ئەیکا ئامانجی چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان بێ تەنها ئامانجی بریتی نەبێ لەوەی بەشەکەی لە کێکەکە زیاتر بێت بەوەی کە یعنی پارتی دانی پیا بنێ وەکو شەریکی خۆی لە پرۆسەی حکومڕانیە لە هەرێمی کوردستان ڕاستە بوونی هاوسەنگی لە هەرێمی کوردستانە گرنگە بەڵام هەر ئەوە بۆ خۆی بەتەنیا گرنگ نییە بەڵکو چارەسەرکردنی ئەو پەرتبوون و شەقبوونەی کە لە هەرێمی کوردستان هەیە یەک پێگرتنەوەی هەرێمی کوردستان ئەوەی کە هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان هی هەموو خەڵکی کوردستان بێ ئەمە گرنگە ئەگینا ئەوە بایەکەتی نیوەی حکوومەتیشی هەبێ لە هەولێرێکە کە پارتی تیا باڵادەستە چی لە مەسەلەکانە گۆڕێ وەزیرەکانی پێشووی یەکێتی چیان کردووە تا ئێستا ئەگەر نیوە حکوومەتیشان بەدەست بێ بە هەمان یعنی بتواننەوە بکەن بۆیە هیوادارم یەکێتی و ئەم قیادەی ئێستای یەکێتی لە خەمیەوە بن فشار بکەن لە پێناوی ئەوەی کە چاکسازیەکی بنچینەیی لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە شێوازێکی تر لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە نەگەوەی کە هەر هەمان ئەو حکومڕانی پێشوو بەڵام بەشی ئەمان زیاتر بێ. بەڵێ پێوەست بە هێز ئەمنیەکانەوەی کە بەڕێزت باست کرد ینی بە نیشتیمانی بکرێن یەگرتنەوە ڕووبدات بڵێن هێز جۆرا و جۆر لە هەرێم هەیە زیاتر لە 300,000 بەشێکی پێشمەرگەی بەشێکی ئاسایش بەشێکی هێزەکانی پارتی و یەکێتی هیچ مەترسیەکە یاخود ئێستا بەیەکەوە دەبەسترێنەوە لەگەڵ گروپە چەکدارەکانی عێراق ئایا ئەو باردۆخی کە لە عێراق هەیە دوورە لە هەرێم یاخود بەڕێزت داهاتویان چۆن دەبینی؟ ئەم باسوخواستە هەر لە ئێستاوە هاتۆتەکایەوە طبعاً پێش دروستبوونی حکوومەتیش ئەم باسوخواستی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی هێزی پێشمەرگەی هێزە ئەمنیەکان لە ئارایە بوو
و کە پترایۆس سەردانی عراقی کرد زۆر قسە و باس لەسەر سەردانەکەی هەبوو پێشەوەی سەردانەکەی ئەنجامدا و لە کاتی ئەنجامدانی سەردانەکەشی بەڵام باس لەوە کرا کە ڕاست پێراوە دیراسەیەک ئامادە بکات لەسەر چۆنیەتی یەک پێگرتنەوەی ئەو هێزانە لە چوارچێوەی یەک وەزارەتە و باس لەوە ئەکرا کە وەزارەتێک دروست دەکرێت سەرجەم ئەم هێزانە لە چوارچەوەی ئەو وەزارەتە ڕێکەخرێت بە هێزی پێشمەرگەشەوە جە بۆیە بە دووری نبینم ئەم داواکاریانی عێراق لە ماوەی داهاتوو لەلایەن هاوپەیمانانیشەوە پشگیری بکرێ بە تایبەتی کە هاوپەیمانان بێزار بوون لە هەموو ئەو هەوڵانەی کە یایان بۆ ئەوەی هێزێکی پیشەیی لە هێزی پێشمەرگە دروست بکەن هێزێکی دوور لە حیزبی لە هێزی پێشمەرگە دروستکەن بەڵام بەداخەوە تا ئێستا سەرکەوتوو نەبوون بۆیە ئەگەر عێراق ئەم داواکاریانە بێنێتە سەر مێزی گفتوگۆ کە ئێستا زیاتر لە ئاستی میدیایی و لە پشت پەردەوە باسەکرێ ئەوە بە دووری نبینم هاوپەیمانانیش پشگیری ئەو پرسە بکەن بە تایبەتی کە ئێستا بە ڕسمی تۆمباراک بوو بە نێردەی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان ئەمریکا بۆ کاروباری عراقیش پێشتر ئەوە بەس یانجگەلەوەی کە سەفیری ینی باڵیۆزی ئەمریکا لە تورکیا نوێردەی سەرۆکی ئەمریکا بوو بۆ کاروباری سووریا و ئێستا مەلەفی عراقیشی تەسلیم کرا ئەزمموی ئەو لە سووریا ئەبێ ببینین و زۆر وازەح بوو ئەزمموی ئەو چۆن بوو لەگەڵ ڕۆژاوای کوردستان بۆیە ئەبێت لەوەوە وانە وەربگرین کە مەسلەی ینی قسەکردن لەسەر هێزی پێشمەرگە لە چوارچەوەی ئەو دۆخی پێشووتری هەرێمی کوردستان نامێنێتەوە بوو چ باشتر بوو لە چوارچەوەی ئەو پرۆژە ناوخۆییانی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستانە وەڵا زیاتر لە 10 ساڵەوە 15 ساڵ 16 ساڵ ئەو پرۆژانە لە سەردەمی ئۆپۆزیسیۆن و سەرڕدانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانەوە ئەو پرۆژانە خێنە ڕوو لە چوارچەوەی پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن لە چوارچەوەی ئەو بڕیارانی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان دامان ئەو کاتە و لە دوای ئەوەش ئەو هەموو پرۆژانەی پێشکەش کران بەو پرۆژەی ئەو کۆمەڵە کەسایەتیش هەمووی باسی ئەمەیتیا هەیە کە ئەو هێزانە لە چوارچێوەیەکی نیشتیمانیان ڕێبکرێن چ باشتر بوو ئەمەیان بجێبەجێ بکردایە لە چوارچێوەی ئێستاش ئەمە جێبەجێ بکەن بۆ ئەوەی ئەم هێزانە لە چوارچێوەی دەستور کە لە سەقفی دەستوریشە شتێک هەیە ناوی پاسەوانی هەرێمە لە چوارچێوەی ئەوە هێزی پێشمەرگە هێز ئەمنیەکان ڕێبخرێن بۆ ئەوەی ئێمە یعنی کۆمەڵک هێزمان هەبێت کە پارێزگاری لە هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان کات نەک هێزمان هەبێ بۆ پارێزگاریکردن لە کۆمەڵک کەسایەتی یان لە کۆمەڵێک حزب کە ئەوەش جەنابەت باسی لە هەندێک ژمارە کرد کە ڕەنگە بەشێکی ئەم ژمارانش بن دیوار بن و هینیان نەبێ ینی بۆ نەکبەتی ئەم میلەتە ینی هەر لە سەردەمی شۆڕشەوە هەر لە سەردەمی خەباتی شەکداریەوە ئەم مەسلەی بندیوار وشتە لە ئارەیە بووە کە من ێستا نامەوێت زۆر بڕۆم باسکردنی ئەم بابەتە بەڵام هەندێک بەڵگەی بێژووی هەن لەسەر ئەم بابەت باشە بەس کاک تۆ بۆ چونێک شەیە دەڵێن ئەو بەس لایەنە شیعەکانن دەیانەوێت پرسی گروپە چەکدارەکان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە تێکەڵ بکەن ئەگەر ناهرێم تایبەتمەندی خۆی هەیە وەکەوەی کە بەڕێزە دوتر لە دەستور باسی پاسەوانی هەرێم کراوە وەکو ناو ئەگەر فشارێکی شەبێ فشارێکی نێودوڵەتی ئەمریکەکانە بێ نێودوڵەتیە بێت دوور نابێت لە ڕەچاوی ئەو تایبەتمەندیە ناکرێت کە لە هەرێم هەیە جاخۆ پاسەوانی هەرێم دەستوریە بەڵام ئەم هێزانی ئێستا هەن هەمومان نەزانین کە هێزن سەر بە حیزبەکانن یعنی ئەوانەی بەرپرسن لەم هێزانە لە ناو ئەم هێزانەیە ئەندامی سەرکردایەتی پارتی وێکێتین جاخۆ ئەمە شاراوە نییە یعنی کەس ناتوانێت ئەمە بشارێتەوە خۆ ئەمە یعنی کاک حەکیم ئەمە ینی دوو لە ڕووی جەناب تو بینەرانی بە ڕێزی پەیامیش ناتوانانی وەکو نەعامە سەر بکەی بە ناو هینە لەمەکەیە پێ دوابێ نابیندرێ ئەبینرێ هەمووان نەزانن ئەمە بۆیە پێویستە کات معالەجە بکرێ ینی پەردەپۆش ناکرێت ئەم پرسە پەردەپۆش ناکرێت ئەگەر بە بیانووی ئەوەش بێت کە ئەوان هێزەکانی خۆیان تەسلیمی سوپای عێراق و هێزە چەکدارەکانی عێراق و منزومەی ئەمنی عێراقەکەن بەدڵنیایی و فشار لە پارتی و یەکێتی شەکەن ئەو هێزانە یعنی هێزەکانی کە سەر بەوانن ئەوانیش هەمان ڕێچکە بگرنە بەر ئەمە ئەگەر لایەک لە لایەکانی هەرێمی کوردستان خۆی بە شێوەیەکی تەوعی نەچێتە ئەم پرۆسەیەوە چکە ئێستا
لە هەندێک لە پەیجەکانی سۆشیال میدیا بە تایبەتی پەیجی سۆشیال میدیای نزیک لەلایەنێک باز دەوە کرێت کە هێزەکانی لایەک لە لایەنەکانی هەرێمی کوردستان ئەخرێنە سەر سوپای عراقی. جا ئەگەر ئەوە ببێ ئیتر ئەو کاتە دیسانەوە ململانەکان لە هەرێمی کوردستانە ئەوەندەی تر زەقتر و پڕکێشە و پڕململانەیە بن. باشە باسی تۆم باراکەت کاوتۆر هیچ مەترسیەکە لە دیاریکردنی وەکو نێردەی سەرۆکی ئەمریکا بۆ عێراق و بەڕێزی باست کە نێردەی سەرۆکی ئەمریکایە بۆ سووریا و پێشتر لە سووریاش بینیمان ئایا بۆ خۆمان بۆ هەرێمی کوردستان چ لە ڕوو ئەو تایبەتمانەی کە هەرێمێتی لە فدرالیەت لە هێزی چەکدار لە خاڵە سنووریەکان هیچ مەترسێک دروست دەکات دیاریکردنی وەکو نێردەی سەرۆکی ئەمریکا؟ خۆی لە ڕاستیە ئێستا ئەمە هەیە و ئەمری واقع و ئێستا ئەم کەسایەتیە نوێنەری گەورەترین وڵاتی دنیاکە لە ڕووی هێزی چەکدار لە ڕووی هێزی ئابووری و هێزی دیبلۆماسی لە ئاسی دنیا لە ئاسی دنیا نوێنەراتی ئەوە کا بۆ کاروباری عراق ئیتر پێویست ناکە زۆر لەسەر ئەمە بڕۆین کە ئەم کابرایەت چۆنە ئایا مەترسیە مەترسی نییە زۆر گرنگە ئەمە بخوێنیتەوە و بزانی ئەم کەسایەتە چۆن بیرەکاتەوە و پشتی پەردەی ئەم کەسایەتیە چۆنە و چۆن ئەتوانی مامەڵی لەگەڵا بکەی و چۆن ئەتوانی خۆت وا بەهێز بکەی کە بەرژەوەندیەکانی خۆت لەگەڵ ئەوانی ترە یعنی یەکانگیر بکەیتەوە. ئەمە ئەسڵی کێشەکەی ئێمە بێ لە بیرمان نەچێ لە سەرەتایی دروستبوونی ئەم هەرێمەوە ئەسڵان یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ئەم هەرێمە پشتیوانی کۆمەڵگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەوروپیەکان بە ڕێبەرایەتی فەڕەنسا و ئەمریکا بووە بۆ هەرێمی کوردستان کە لە دوای کۆڕەوە ناوچەی ژەفرینیان بۆ خەڵکی کوردستان دروست کرد و ئەوە بوویە بناغا بۆ دروستبوونی هەرێمی کوردستان. بۆیە کۆمەڵگای نێودەوڵەتی زۆر هاوکاری هەرێمی کوردستانی کردو زۆر هەوڵیان داوە کە هەرێمی کوردستان لەسەر قاچەکانی خۆی ڕابوەستێ لە ڕووی ئەمنی و چەکداریەوە لەسەر قاچەکانی خۆی ڕاوەستێ لە ڕووی ئابووریەوە لەسەر قاچەکانی خۆی ڕاوەستێ لە ڕووی سیاسی و بوونی دامەزراوەوە لەسەر قاچەکانی خۆی ڕاوەستێ. بەڵام بەداخەوە ئێمە دەسەڵاتێکمان هەیە لە هەرێمی کوردستان کە نەک گوێ لە خواستەکانی خەڵکی کوردستان و خواستەکانی ئەم هەرێمە ناگرێ بەڵکو گوێ لە خواستەکانی دۆستەکانیشمان ناگرێ. ئەبێ ئەوە بزانین کە هەموو ئەو نەتەوانەی لە دەوروبەرمان هەن لەم ناوچەیە هینێکیان هەیە سەرپەرشتیکارێکیان هەیە سەنەدێکیان هەیە بۆ نمونە سونەکانی عێراق سەنەدیان هەموو عمقی سونەی عەرەبی عێراقە شیعەکانی عێراق سەنەدیان ئێران و هەموو شیعی دنیاە تورک بە هەمان شێوە. ئێمە ئەمانتوانی ئەو پشتیوانیە نێودەوڵەتیە بقۆزینەوە بۆ ئەوەی خۆمان بپارێزین لەم ناوچەیە. بەڵام بەداخەوە بە گوێی دۆستەکانیش نەکراوە بەو یعنی خۆتان نەزانن ئەو هەموو پرۆژەیان پێشکەش کرد بۆ یەک پێگرتنەوەی هێزی چەکدار لە هەرێمی کوردستان بۆ بەهێزکردنی حکومی دامەزراوەی لە هەرێمی کوردستان هەموویانیان پشتگوێ خست. باشە بەس بەڕێز چی لە وەکو سیاسەتەکانی بڵین ئیدارەی ئەمریکا لە عێراق وان نێردەکەشی چاوەڕێ ئەو هەندێک خەڵک وا پێشبینی دەکات مەترسی بێ بۆ هەرێم لە ڕووی فدراڵێتەوە مەرکەزیەت لەم کابینەی زەیدی بەهێز بکرێت جا لە ڕووی ئەمنی بێ سیاسەتی دەرەوە بێ دارایی بێ نەوت بێ بەڕێز چۆن دەیبین لەو ڕۆوە؟ خۆی لە ڕاستیە ئەبێ ئەوە ببینین کۆی ئەو دۆخە نێودەوڵەتی و ئیقلیمیەی کە هەرێمی کوردستانی تیا دروست بوو ئێستا گۆڕاوە. یعنی هەرێمی کوردستان لە چ کاتێکا دروست بوو لەو کاتەیە دروست بوو کە دیواری بەرلین ڕووخا ئیتحادی سۆڤێتی ڕووخا و کۆتایی بە جەنگی سارد هات و مژدەی هاتنەکایی سیستمێکی نوێی نێودەوڵەتی درا کە تایە دیموکراسی بەرقەرارە بێ پارێزراوە بێ تایە مافی گەلان پارێزراوە بێ تایە مافی مرۆڤ یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکانی سیاست بە تایبەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ئەوروپاش بازاڕی ئازاد یعنی ئەم شتانە بوون بە یعنی فاکتەکانی ئەو دنیا تازەیی کە مژدەی پێدرا کە سیستمی نوێی جیهانی بوو و ئێمە سوودمەند بووین لەوە. ئێستا ئەمە هەمووی گۆڕاوە. ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرۆک ترامپ هاتووە ئەڵێ ئەمریکا یەکەم هەموو شتێک بە قوربانی ئەمریکا
هەموو شتێک لە پێناوی بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئەگەر جاران زۆر گرنگی بە مەسەلەی دیموکراسیە درا و بە دیموکراتیزەکردن و ئەوانە درا ئێستا ئەمە لە سیاسەتی دەرەوەی ئەوانە نەماوە ئەگەر جاران مەسەلەی مافی مرۆڤ و پاراستنی مافی مرۆڤ و نەهێشتنی جێنۆساید و ئەمانە لە سیاسەتی دەرەوەی ئەوانە ڕەکیزەیەکی ئەساسی بوو ئێستا ئەمە نەماوە ئەگەر جاران مەسەلەی بوونی کارکتەری نادەوڵەت و یعنی ئەم جۆرە نەتەوانەی وەکو کورد کە بتوانن لە ئاسی نێودەوڵەتیان ڕۆڵ ببینن گرنگی پێدرا ئێستا ئەمە لە سیاسەتی ئەوانە نەماوە مرکزیەت یعنی بەشێکی گرنگە لە سیاسەتی ئەوان بەرامبەر بەم ناوچەیە بە تایبەتی کە یانەوێ یعنی ئیلتیزاماتی خۆیان بەرامبەر بەم ناوچەیە کەم بکەنەوە چونکە وا هەستەکان مەترسیەکان لە شوێنی ترە بۆیە ئەبێت ئەم خوێندنەوەی سیاسەتی ئەمریکا و ئەوە خۆتەمان هەر پەیوەندیدار نییە بە ئەمریکا ئێوە خۆتان نەزانن ئێستا بزوتنەوە ڕاستە پۆپۆلیستەکان لە ئەوروپا لە گەشە سەندنان لە بەریتانیا لە گەشە سەندنان لە ئەڵمانیا لە گەشە سەندنان لە فەڕەنسا لە گەشە سەندنان لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا لەسەر حکومن بۆیە ئەبێت ئەمە ببینین کە ئێستا دۆخی نێودەوڵەتی بە تەواوەتی گۆڕاوە ئەگەر جاران بۆ نمونە لە سیویەکی لە دوای سیویەکی ئاب لە دوای هەڵی سیویەکی ئاب لە باتی ئەوەی لە هەرێمی کوردستان بۆمباران بکرێت لە خواروی عێراق بۆمباران کرا ئێستا ئەو شتانە بەبای یعنی بە خەیاڵی کۆمەڵگەی نێودەوڵەتی نایە بۆیە پێویستە کات بزانین دۆخەکە بە تەواوەتی گۆڕاوە خۆ لە ناوخۆی هەرێمی کوردستان هەندێک گۆڕانکاری نەکرێ و لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستان بەهێز نەکرێ هەر مەترسیەک ڕوبەڕووی هەرێمی کوردستان ببێتەوە دەرەوە زۆر مهتەم نابێ بەوەی کە چی بەسەر هەرێمی کوردستانایەت باشە بەسکاک تۆرەگەر ئێستا هەرێم تایبەتمەندێکی پێدراوە لە ڕووی فیدراڵێتەوە دەسەڵاتەکانی حکومەت و پەرلەمانی بەدەستور چەسپێنراوە هیچ مەترسیەکەی لەو گۆڕانکاریانە ینی ئەوانە لە هەرێم وەربگیرێتەوە مەترسیەکە گەیشتۆتەوە ئاستە گۆڕانکاریە نێودوڵەتیەکان و هەرێمایەتێکش لە ڕاستیە زەماناتی دەستوری ئیتر ناتوانێت بە تەنیا یعنی دەستەبەری مافەکانی تۆ بکات باشە ئێمە کۆمەڵێک زەماناتی دەستوریمان هەیە بەڵام ئێستا کەوتوینەتە دۆخێکەوە کە لە ئانوساتێکە یاسای نێودەوڵەتی پێشێلەکرێ شەڕ هەڵەگیرستێنرێ بەبێ ئەوەی نەبڕیارێک لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی دەرچوو بێ نە کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ ئەو شەڕێ ینی تۆ خۆتەزانی ئێستا ئێمە لە ناو جەنگێکی جیهانی تەواو عیاراین بەڵام هەر ئەوەیە ڕانەگەێنراوە جەنگە بۆیە لەم دۆخەیە یعنی تەنها دەستەبەرە دەستوریەکان ناتوانێتەوە پارێزێ بەڵکو هەر ئەوەندەی وەکو چۆن ئەتمۆسفیرێک هاتەکایەوە لە سەرەتای نەوەدەکان کە هەرێمی کوردستان زادەی ئەو ئەتمۆسفیرەیە کە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی ئیقلیمی و لە ئاستی عێراقا ئەو گۆڕانکاریانە هاتنەکایەوە ڕێگەیان خۆش کرد بۆ ئەوەی هەرێمی کوردستان دروست بێ ئەتۆمۆسفیرێکی تر بێتەکایەوە کە لە قازانجی هەرێمی کوردستان نەبێ ئەوە بەدڵنیاییەوە دوور نییە هەرێمی کوردستان هەڵبۆشێنێتەوە یان ئەگەر بیهێڵێت بژمێنێتەوە وەکو کیانێکی کارتۆنی بمێنێتەوە هەمووەمانە واردن ئەزانی بوو ئەوەی تێبگەی کاک حەکیم کە ئەم شتانە چۆن ڕووەدا ینی مەسەلەن یەکێتی سۆڤێتی جاران ئەوەی من خوێندومەتەوە و لە نامەی دکتۆراکەشم مندێک دراسەم کردووە یەکێتی سۆڤێتی جاران لە 5 ساڵی کۆتایی هەشتاکان یعنی لە 85 بۆ 90 هەمووان ئەیانزانی مەترسی گەورە لەسەر یەکێتی سۆڤێتەوە لەوە چێ یەکێتی سۆڤێت هەڵوەشێتەوە بە تایبەتی لەو قەیرانە داراییانی کە یەکێتی سۆڤێت پێوەیە ئەناڵان بەس نەئازانرا چۆن ئەو مەترسیانە کاریگەری لەسەر یەکێتی سۆڤێت دروستەکە کە هێزێکی ئێجگار زەبەلاحی دنیا بوو ئەوە ململانێکەری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو لە چەکی ناوکی لە چەکی تەقلیدی لە هەموو شتێک بەڵام یەک ڕوودا و کە ڕوویە کە ڕوخانی دیواری بەرلین بوو وای کرد وەکو دۆمینۆ نەوەستایەوە هەتاکو یەکێتی سۆڤێت هەڵۆشایەوە بۆیە بێ ئەمە ببینین کە مەرج نییە زەمانەتە قانونی و دەستوریەکان ڕێ لەو مەترسیانە بگرێ کە ڕەنگە ڕوبەڕوومان بێتەوە باشە بەس کاکتۆرەگەر بەڕێز مەترسیەکان دابەشکەی باسی مەترسیەکانی سەر هەرێم هەم مەترسیەکە لە ناوخۆ دەبینی هەم لەو گۆڕانکارە ناوچەیە هەم لە بەغدادشەوە مەترسی هەیە لە ڕاستیە پێت بڵێم گەورەترین مەترسی لە هەرێمی کوردستان پارتی و یەکێتی وەم شێوازە لە حکومڕانیە لە هەرێمی کوردستان ئەمەی کە ئەوان بەم شێوەیە حکومڕانی هەرێمی کوردستانەکەن ئەوە گەورەترین مەترسیە
لە هەرێم. مەترسی دووهەم ئەو جەنگەیە کە لە ناوچەکە هەیە و کاریگەریەکانی ئەو جەنگە ئایا ئەو جەنگە چۆن ئەشکێتەوە، چۆن کۆتایی پێێت و کاریگەریەکانی ئەو جەنگە لە هەرێمی کوردستان. بیرمان نەچێ ئەگەری لەشکرکێشی بۆ هەرێمی کوردستان لە وڵاتانی دراوسێ ئەگەرێکی کراوەیە لە هەموو ئان و ساتێکە. ئەمە مەترسی دووەمە، چونکە ئێمە لە ناو دڵی جەنگێکین کەوا نزیکەی 3 ساڵە بەردەوامە و هێشتا کاریگەریەکانی لەسەر ئەم ناوچەیە بەردەوامە. مەترسی سێهەم مەترسی دەوڵەتانی دراوسێ لەسەر هەرێمی کوردستان و سیاستەکانی وڵاتانی دراوسێ لەسەر هەرێمی کوردستان. بەدڵنیاییەوە مەترسی چوارەم بوونی هەندێک هێزە لە چوارچەوەی دەوڵەتی عراقیە کە ڕەنگە حەز بە مەرکەزیەتێکی زیاتر لە عراق بکەن و حەز بەو شێوازە لە سربەخۆیی قەراری سیاسی لە هەرێمی کوردستان و ئەو شێوازە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە نەکەن کە ئێوە ئێستا زانن ئەوە تەنان لەو شیعەکانە نین، لە ناو سونەکانیشا زۆرن ئەوانی کە ناڕازین لەو دۆخەی هەرێمی کوردستان. بۆیە ئەمانە بەو شێوەیە هەموو شتانە مەترسین لەسەر دۆخی هەرێمی کوردستان. باشە. ئەی پێوەست بە کابینەی نوێی زەیدی بەڕێز چاوەڕێ دەکەی؟ ئێمە کۆمەڵێک مەلەفمانەیە و شێوازی بەشداریکردنی کورد ئەوە دیار بوو بە چەند پارچە چوونە ناو حکوومەتەکە. پرسی موچە هەیە، ئەوە نەوتێ ئەو خاڵە سنووریەکان و سیستەمی ئەسی کۆدا، پرسی ئەمنی لەگەڵ بەغداد. چی چاوەڕێ دەکەی لە کابینەی زەیدی؟ لە ڕاستیە هەندێک فاکتەری ئیجابی هەن و هەندێک فاکتەری سەلبیشن. فاکتەری ئیجابیەکان ئەوەیە کە ئێستا عراق پێویستی بە هەرێمی کوردستانە، بە تایبەتی ئەو بۆریەی نەوتی هەرێمی کوردستان. زۆر گرنگە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەباشی ئەمە بقۆزنەوە و عرقەلە بۆ ئەوە دروست نەکەن و ڕێگا خۆش بکەن ئەم بەرژەوەندی هاوبەشە فراوانتر ببێ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا، وا بکەن ئێستاکە عراق لە قەیرانێکی گەورەیە ئەو بۆریەی نەوتی کە بەڕاستی هی هەرێمی کوردستان بوو، بەڵام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان فرۆشتویانە بە دوو کۆمپانیاکە، یەکیشیان وا باسەکرەیەکێک لەو کۆمپانیانش نزیکە لە هێزە حکومڕانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارتیەوە. بۆیە زۆر گرنگە ئەمە بقۆزرێتەوە، بەرژەوەندی هاوبەش دروست بکرێ و وا بکرێت مەسەلەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان، هەناردەکردنی نەوتی کەرکووک، هەناردەکردنی نەوتی تری خواروی عراق لە ڕێگەی ئەو بۆڕیەوە بکرێ بە بەرژەوەندیەکی هاوبەش لە نێوان هەرێمی کوردستان پەرەی پێ بدرێ و ئەمە بۆ گوازرێتەوە بۆ مەسەلەی داهاتە نانەوتیەکان، ڕێککەوتن بکرێ لەسەر ئەو داهاتانەی لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە، یعنی لەمەوە بەرژەوەندی هاوبەش دروست کرێ. بەڵام فاکتەرە نێگەتیڤەکان لەم پرسەیە ئەوەیە کە تا ئێستا داهاتەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانە شەفاف و ڕوون نین، خەڵکی هەرێمی کوردستانیش نازانێت داهاتەکان چەندە چجای بەوەی کە بە عراق گات. مەسەلەی دەواازە سنووریەکانە بێ بە بابەتێکی گرنگ لە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عراق لە ماوەی داهاتوو. پرسی ئەو کۆمپانیانی نەوت کە تا ئێستا لە چوارچێوەی ئەو ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و عراقا مامەڵە ناکەن و نەوتی خۆیان لە چوارچێوەی ئەو ڕێککەوتنە نافرۆشن، ئەوەش ڕەنگە بێ بە کێشە، یعنی گەر قانونێکی موازنە بێت ئەم پرسانە بە دڵنیاییەوە لە چوارچێوەی مناقەشەی قانونی موازنە دێتەکایەوە. بە هەمان شێوە نرخی تێچووی نەوتی هەرێمی کوردستان ڕەنگە بە کێشە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە ئەمە کێشەکانی پەیوەندیدار بە هەرێمن، بەڵام هەرێمیش کۆمەڵێک مافی هەیە بەسەر حکوومەتی اتحادیەوە کە ئەگەر داهاتەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانە شەفاف بوون ئەوە زۆر بە ئاسانی ئەتوانرێت دیفاع لەوە بکرێ. یعنی پرسی بودجەی خەڵکی کوردستان تەنها مەسەلەی موچە نییە، بەڵکو مەسەلەی خزمەتگوزاریەکانە، مەسەلەی ڕێگاوبانە، مەسەلەی بنیەی تەحتیە، ئەمانش پێویستە کات ڕەچاو بکرێ. یعنی یەکێک لە سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان بەپێی دەستور ئەو هینانەیە، ئەو تێچوونانەیە کە بۆ ینی دامەزراوەکانی هەرێمی کوردستان پێویستەوە ئەمە لە دەستورە باس کراوە، ینی ئەتوانرێ داوا بکرێ. ینی کۆمەڵێک فاکتەری پۆزتیڤ هەن کە هیوادارم بینایی لەسەر بکەن بۆ ئەوەی لە داهاتووە بەرژەوەندی هاوبەش زیاتر و زیاتر لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بێتەکایەوە، لەبری ئەوەی کە عینادی بکەن، لەبری ئەوەی کە ئەو کێشانەی کە هەن قوڵتری بکەنەوە کە سەرەکی ترینیان پرسی داهاتی ناوخۆ و داهاتی نانەوتی و پرسی دەواازە سنووریەکانە. باڵێ
پێوەست بەم وچە چاوەڕێ دەکەم جارە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە بنەڕەتی پێوەست بە موچەوە بە خانەنشینیش کە بەڕێزت پێشتر ڕۆڵت هەبوو لەوەی کە موچەی خانەنشینە ناوتا بکرێ پێچێم لەم کابینێ بتوانرێت بە یەکجاریان پرسە چارەسەر بکرێ. خۆی مەسلەی خانەنشینان لەبەرەوەی کە پێش ئەوەی نەوتەکەی هەرێمی کوردستان ببڕێ و بودجەی هەرێمی کوردستان هەمووی بێتە سەر حکوومەتی اتحادی بڕاتە سەر حکوومەتی اتحادی لەبەرەوەی ئەو بڕیارەمان لە دادگای باڵای فدرالی پچڕاندە بوو کە ئەو کاتە تەخوینیان نەکردین بەڵام لەبەرەوەی ئەو بڕیارەمان پچڕان بوو لە دادگای باڵای فدرالی ئەوە بوو بە سەنەدێکی زۆر گرنگ بەدەستە سەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە کە موچەی خانەنشینان هاوتا بکرێت و یعنی ئێستا ئەگەر کێشەکانی پەیوەندیدار بە ناڕوونی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان چارەسەر ببێ و شێوەیەک لە لێکتێگەیشتن لە چۆنیەتی چێککردنی داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بێتە کایەوە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان ئەگەر ئەو ڕێککەوتنانی کە لە بواری هەناردەکردنی نەوتی عێراق لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمی کوردستانەوە هێم ببێت یعنی بڕواتە پێش عەرقەلەی بۆ دروست نەکرێ ئەوە دەرگا و دەرەچە ئەکرێتەوە بەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو جاران موچەکانیان دوانەکەوێ بەڵکو وەکو ئەم جارە کە خۆشبەختانە لە دوای ساڵانی ساڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ خەڵکی عێراق موچەیان وەرگرت هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش موچەخۆرانی هەرێمی کوردستانیش لە هەمان کاتە موچە وەربگرن هەڵبەت دەبێ ئەوە بزانین کە عێراق خۆی کێشەی هەیە و هەرێمی کوردستانە بێ ئەوە بزانێ کە عێراق کێشەی هەیە و کێشەی نەختینەی هەیە کێشەی نەفرۆشتنی نەوتی هەیە ئەبێت هەرێمی کوردستانیش بەشێکی ئەو ئەرکانە لە ئەستۆ بگرێ بۆ ئەوەی لە بەغدا دۆستەکانی کورد دەنگیان زوڵالتر بێت لە پشتیوانیکردنی ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ژۆک و هەموو هاوڵاتیانی عێراق سوودمەند بن لە داهاتەکانی عێراق یعنی نەک ئەوەی کە عینادی بکەیت کە لەو کاتەیە کە عێراق ئێستا لە قەیرانایە تۆ بێ عینادی بکەیتەوە هەوڵ بەی قەیرانەکانیان قوڵ بکەیتەوە بە دڵنیاییەوە ئەو کاتە ئەڵێن بەجای ئێمە چیمان کرد بۆ یعنی بۆچی ئەوان یارمەتی ئێمە نادەن لە تێپەڕاندنی قەیرانەکانە ئێمە موچەی خەڵکی کوردستان بۆچی بدەین. باشە کاکتۆر چەند خولەکێکمان ماوە ئێستا شەواڵەکە بوو گوایە دەستەی خانەنشینی عێراق داوای لە پەرلەمانی عێراق کرد بێت تەمەنی خانەنشینی بکاتەوە 63 ساڵ لەبەرەوەی کە زیان بە سندوقی خانەنشینی کەوتووە ئەگەر ئەمە ڕوودات پێویستی بە هەمواری یاسایە بەڕێز پێشتر یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق کردە بوو ئەگەر تەمەنی خانەنشینی بکرێتەوە بە 63 دەبێت لە پەرلەمان هەموار بکرێتەوە. بەڵێ ئەوە پێویستی بە هەموارێکەیە لە یاسای خانەنشینی یەکگرتووی ساڵی 2014 کە ساڵی 2019 هەموار کرا و لە ساڵی 2019 واکرا کە تەمەنی خانەنشینی بێ بە 66 ساڵ لە 63 بێ بە 6 ساڵ ئێستا پێویستە کات ئەوە هەموار بکەنەوە ئەو کاتە تەمەنی خانەنشینی بکەنەوە بە 63 بەڵ پێویستی بە هەمواری یاساکەیە. باشە با ئەو چەند خولەکەی کە ماومانە تایبەتی کەین بۆی ئەگەر پارتی وێکێتی نەگەن بەڕێکەوتن لە ڕووی یاسا ئایا دەکرێت پەرلەمان هەڵبۆشێتەوە یاخود ئەگەر هەڵبژاردن دووبارە بکرێتەوە چۆنە یان ئەم پرسە بچێتە دادگای فدراڵی لە ڕووی یاساییەوە دەرچە هەیە بۆ ئەم پرسە؟ لە ڕاستیە با لە دادگای باڵای فدرالیەوە دەست پێ بکەین ئێستا کە یعنی دۆخی هەرێمی کوردستان بەو شێوەیەیە ناتوانرێ بە ئاسانی لە دادگای باڵای فدرالی تانە لەو پرسەی هەرێمی لە وەزعی پەرلەمانی کوردستان بدرێ ئەوەندەی من دراسەم کردووە ئەو بابەتە حەقم بەسەر تەدەخلاتی سیاسیەوە نییە دەستێوەردانی سیاسی بەڵام ئێستا ئەم دۆخی ئێستای پەرلەمانی کوردستان لە دەرەوەی تایبەتمەندی دادگای باڵای فدرالیە و ڕەنگە خۆشت ئاگداربی پێشتریش یەک دوو داوا لەسەر پەرلەمانی کوردستان و ئەم خولەی پەرلەمانی کوردستان تۆمار کرا دادگای باڵای فدرالی وتی ئەوە لە تایبەتمەندی ئێمە نییە بەڵام لە ڕاستیە هەڵوەشانەوەی پەرلەمان پێویستی بە پەنجازایدیەکی ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستان هەیە ئەوانەی کە سوێندیان خواردووە ئەوەش وا هەستەکەم ئێستا یعنی هەروە بە ئاسانی مەیسەر نابێت بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە لە چوارچێوەی چارەسەرێکی دوورمەودای ڕیشەیی سەرجەم قەیرانەکانی هەرێمی کوردستان کێشەی پەرلەمانی کوردستانیش چارەسەر ببێ
و بچینە قۆناغێکی ڕاگوزەرەوە ئێمە قۆناغێکی ڕاگوزەر پێشببینی بکەین بۆ هەرێمی کوردستان و دۆخی هەرێمی کوردستان لەو قۆناغ ڕاگوزەرە بە حکوومەتێکی تەکنۆکرات لە هەرێمی کوردستانە ئاسایی بکرێتەوە و لە دوای ئەوە جارێکی تر هەڵبژاردنێکی نەزیح لە هەرێمی کوردستان بێتەکایەوە و هەڵبژاردن بۆ پەرلەمانێکی تر بکرێ کە ئەو پەرلەمانە بتوانێت نوێنەرایەتی سەرجەم چون و توێژەکانی خەڵکی کوردستان بکات. باشە کاوتۆرەوەی کە بەرزت باست ئەگەرەوەش کۆ بکرێتەوە 50 زایدێک بۆی پەرلەمان هەڵبۆشێتەوە بڵێن لە عێراق و لە هەرێم کۆمیسیۆنیش نییە ماوەیان بەسەر چووە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران ئەوەش بربەستە لە بەردەم دووبارەکردنەوەی هەڵبژاردن یاخود ئەگەر لە لێرە ڕازی نەبێت چونکە باز دەکە ڕەنگە یەکێتی و نەوەی نوێ ڕازی نەبن بترسن کورسیەکانیان کەم بکرێت بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن. خۆی هەڵۆشانەوەی تاگلایانەی پەرلەمانی کوردستان دیسانەوە قەیرانەکانی هەرێمی کوردستان قوڵترە کاتەوە وەکو چۆن ئەو بابەتانشی کە باسەکرێ لەوەی هەرێمی کوردستان سەر لە نوێ دابش ببێتەوە زیاتر و زیاتر خۆی هەسار دابشە بەڵام ڕێک ئەم جارە بە شێوەی قانونی دابش بکرێتەوە ئەوەش دیسانەوە قەیرانەکانی هەرێمی کوردستان چارەسەر ناکات بەڵکو قوڵتریە کاتەوە وەکو باسم کرد لە بری پەنابردن بۆ ئەوە ڕێگای تر هەیە ڕێگای ئاساییکردنەوەی هەولێر دۆخی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەوەی کە پایتەختی هەمووان بێ و لە هەمان کاتیشا دامەزراوەکانی حکومڕانی دابش بکرێ بەسەر هەرێمی کوردستانە بۆ نمونە یعنی چه عیبێکی تایە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە هەڵەبجە بێ لە پارێزگای هەڵەبجە بێ چه عیبێکی تایە کە پەرلەمانی کوردستان لە سلێمانی بێ چه عیبێکی تایە کە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان لە دهۆک بێ یعنی هیچ کێشەیەک لەمان نییە و لە دنیاشان نمونەی لەم شێوەیە هەیە بۆیە ئەوە ئەتوانێت چارەسەری دۆخەکە بکات نەک هەڵۆشانەوەی تاگلایانەی پەرلەمانی کوردستان و وەکو جەنابیش باسی کرد ئێمە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان ئێستا بەرکار نییە لەبەرەوەی مودەکەیان تەواو بوو و ئێستا پەرلەمانمان نییە تا ئەنجومەنێکی کۆمیسیۆرانی تازەی کوردستان دەستنیشان بکات و کۆمیسیۆنەکەی عێراقیش تا مانگی یەکی ساڵی داهاتوو مودەکەیان درێژ بووتەوە بۆیە یعنی ئاسان نییە ئەسڵەن ئەنجامدانی هەڵبژاردن لەم دۆخی ئێستا ئاسان نییە هەرچەندە ڕەنگە ئەگەر کۆمیسیۆنی عێراق سەر لە نوێ کۆمیسیۆنێکی تر دروست بکرێتەوە ئەنجومەنێکی کۆمیسیارانی تر دروست بکرێتەوە کە زۆر ئاسانە بەپێی ئەم یاسایی ئێستا هەمووی بە هەفتەیەک دوو هەفتە ئەنجومەنی کۆمیسیاران دەتوانرێت دروست بکرێت چکە لە دادوەرەکان پێک دێن ئەگەر یاساکە هەموار نەکەنەوە ئەوە لە عێراق ساڵی 2027 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەبێ ئەنجام بدرێتەوە ئەگەر ئەوە ببێ دوور نییە بتوانرێت لەو چوارچێوەیەشە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دووبارە بکرێت. باشە کاکتۆر کاتمەوە بەس باسی ئاساییکردنەوەی دۆخی هەولێرت کرد مەبەست چی بوو هەر هەولێر پێویستی بە ئاساییکردنەوەی یان سلێمانیش یاخود مەبەست لە دابەشکردنی دەسەڵاتەکان بوو؟ لە ڕاستیە لە سەرەتاوە باسم کرد دۆخی هەموو هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە هەموو هەرێمی کوردستان و ئەم دوو ئیدارەیە کۆتایی پێبێنرێ و ئەم ئیدارە حیزبیانەی کە ئێستا هەن کۆتایی پێبێنرێ لە بریەوە ناناوەندێتی کارگەڕی هەبێ ئەنجومەنی سەر لە نوێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێەوە پارێزگاکان دەسەڵاتێکی فراوانیان پێ بدرێ یعنی ئەمە جیاوازە لەو دوو ئیدارە حیزبیەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەڵام ئەگەر ئێستا ئەمە یعنی ڕەنگە کاتی زیاتری بێ کە هەموو هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە لانی کەم هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە و هەولێری پایتەختی هەرێمی کوردستان هی هەمووان بێت و تەنها بەدەست یەک حیزبەوە نەبێ و لە هەمان کاتیشە دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە دابش بکرێ بەسەر هەرێمی کوردستانە یعنی ئەوە بۆ نمونە ئێستا لە سویسرا لە سویسرا بەشێک لە دامەزراوەکانی حکومڕانی لە بازڵن بەشێکی تریان لە بێرنن بەشێکی تریان لە جنێڤن یعنی لە هۆڵندا بە هەمان شێوە بەشێکی پەرلەمان لەلاهایە حکوومەت لە ئەمستەردامە یعنی بۆیە ئەمە لە دنیاە کارپێکراوە یعنی شتێک نییە ئێمە هەر لە خۆمانەوە بیڵین ئەمە ئەتوانرێ یەکێک لەو نمونانە وەربگیرێ و لە بری دابشبوونی سەر لە نوێ دابشبوونی هەرێمی کوردستان وا بکەین ئەم دامەزراوانی حکومڕانی هەرێمی کوردستان لە ژێر ڕکێفی یەک حیزبانە بێ بەڵکو یعنی تا ڕادێک سەربەخۆیی خۆیان وەربگرن. زۆر سوپاس دەکەین بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان
مادومان کردەی سوپاسی ئامادەبوونت دەکەین.